سەرۆکی فەرەنسا ڕاگەیان بۆ شەڕی دژی چەکدارانی داعش هەرێمی کوردستان هەر جۆرە چەکێکی بوێت ئامادەن بۆیان ڕەوانە بکەن. سەد و سی ڕاوێژکاری سەربازی ئەمریکا گەیشتنە هەرێمی کوردستان و وەزیری بەرگری ئەو وڵاتەش ڕاگەیان ئەو ڕاوێژکارانە بۆ هاوکاری مرۆیی ئاوارەکانی چیای شنگال نێردراونەتە هەولێر. مالکی ڕاگەیان ئامادە نییە واز لە دەسەڵات بهێنێ، هۆشداریشیدا ئەگەر ڕێز لە دەستور نەگیرێت عێراق سەخامگیری و ئاسایش بەخۆیەوە نابینێت. سلااوتانە بێ بەڕێزان. فرانسۆ هۆلاندی سەرۆکی فەرەنسا ڕاگەیان ئامادەن چەک بۆ هێزی پێشمەرگە بنێرن بۆ ئەوەی لە دژی چەکدارانی داعش و گروپە چەکدارە توندڕەوەکانی دیکە بەکاری بێنن. تەلەڤیزیۆنی فەرمی حکوومەتی فەرەنسا بڵاوی کردەوە فرانسۆ هۆلاند بڕیاری داوە چەک بنێرێت بۆ هەرێمی کوردستان لە داهاتوویەکی نزیکیشدا چەکەکان بگەنە هەرێمی کوردستان. فرانسۆ هۆلاند ڕاشیگەیان کوردانی عێراق ئەو چەکەی بیانەوێ بۆیان ڕەوانەکەن. پێشتریش لە کەناڵی فرانس 24 کەناڵی فەرمی حکوومەتی فەرەنسا ئەوە بڵاو کرایەوە کە لە ماوەی داهاتوودا فەرەنسا چەک بۆ هەرێمی کوردستان دەنێرێت. سەد و سی ڕاوێژکاری سەربازی ئەمریکا گەیشتنە هەرێمی کوردستان و وەزیری بەرگری ئەمریکاش دەڵێت بۆ هاوکاری مرۆیی ئاوارەکانی چیای شنگال نێردراونەتە هەولێر. ئاژانسی ڕۆیتەرز بڵاوی کردەوە جاک هیگڵی وەزیری بەرگری ئەمریکا لە میانی وتارێکیدا بۆ سەربازانی ئەمریکی لە هەرێمی کالیفۆرنیا ڕایگەیاندووە دوێنێ 130 ڕاوێژکاری سەربازیان ڕەوانی هەرێمی کوردستان کردووە. ڕاشیگەیاندوو ڕاوێژکارەکان بە مەبەستی هاوکاری مرۆیی ئاوارەکانی چیای شنگال و هەڵسەنگاندنی چۆنیەتی هاوکاریکردنی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان نێردراونەتە هەولێر. جەختیشی کردوێتەوە ناردنی ئەو ڕاوێژکارانە بەواتای ناردنی هێزی سەربازی بۆ عێراق نایەت. پێشتریش ئەمریکا لە دوای هێرشی چەکدارانی داعش بۆ سەر مووسڵ 250 ڕاوێژکاری سەربازی ڕەوانەی عێراق کرد. بەرپرسی سەنگەرەکانی هێزی پێشمەرگە لە میحوەری خازر دەڵێ هێزەکانی پێشمەرگە لە ئامادەباشی تەواودان بۆ ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش. دکتۆر ڕۆژ ئەنووری شاویس بەرپرسی سەنگەرەکانی هێزی پێشمەرگە لە میحوەری خازر ڕایگەیان هێزەکانی پێشمەرگە لە ئامادەباشیدان بۆ شەڕکردن دژی چەکدارانی داعش و بەرگریکردن لە خاکی کوردستان. وتیشی تا ئێستا چەکی نوێیان بەدەست نەگەیشتووە و هێزەکانیان هەر ئەو چەکانەیان پێیە کە پێشتر پێیان بووە. ڕۆژ ئەنووری شاویس ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانە هەروەها گوێگری سەرک وەزیرانی کاربەڕەکەری حکوومەتی عێراقی شەو لە ئێستاشدا وەک بەرپرسی میحوەری خازر سەرپەرشتی هێزەکانی پێشمەرگە دەکات. بەڵێ بەڕێزان بۆ وەرگرتنی زانیاری زیاتر ئێستا چمە لای پێامنێرمان نەجات ئەحمەد کە لە مەخموورەوە لەگەڵمانە. نەجات ئەم کاتت باش بە شێوەیەکی گشتی بارودۆخی مەخموور چۆنە ئێستا؟ بەڵێ ئەم کاتەی تۆ بینێرانی NRT باش دیارە ئێمە وەکو پەیامنێرانی NRT لە ماوەی ڕابردوو شانبەشانی هێزی پێشمەرگە لە سەرجەمبەرەکانی شەڕدابووین دژی چەکدارانی داعش لەوێ هەموو ئەو سرکە ساتانەمان ئەگواستەوە کە لەو شوێنانە ئەگوزەرە. لە ئێستادا لە ماوەی کە دوای دوو ڕۆژی پێشتر لە دوو ڕۆژ تواندرا لەلایەن هێزەکانی پێشمەرگە جارێشکە شارچکەی مەخموور لە دەست چەکدارانی داعش ئازاد بکرێتەوە. بەمەش لەو دوو ڕۆژە بەجۆ لە جۆرەکان ژیان گەڕاوەتەوە بۆ ناو شارچکەی مەخموور. دەبێ ئەمەش بۆ بکەم ئێمە وەک تیمی کەناڵی NRT لە بەیانیەوە کە لە شارچکەی مەخموور لە سەرجەم کۆڵان و شوێنە گشتیەکان ئەگەڕێن بۆی لە زوومی کامێراکان هەموو ئەوانە بە بینەران بڵێن کە دوای ئازادکردنەوەی جارشکەی شارچکەی مەخموور لە دەست چەکدارانی داعش ئێستا دەرژیان بە جۆرێک لە جۆرەکان لە شارچکەی مەخموور گەڕاوەتەوە و خەڵکی تێدا دەژی.
بۆی زیاتر زانیاری و وردەکاری لەبارەی دەوامی فەرمانگەکان ئایا جگە لە دانیشتوانی شارۆچکەی مەخمور فەرمانگەکانیش گەڕاونەتەوە و کۆمەڵک پرسیاری دیکە من ئێستا ئیبراهیم شێخەڵڵا قایمقامی قەزای مەخمور لەگەڵما دەمەوێت زیاتر پرسیارەکان لە بەڕێزیان بکەم بەڵێ کاک ئیبراهیم ئەگەر بێتی ئێرە ئەم کاتت باش و زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئەگەر باسی بارودۆخی ئێستا شارۆچکەی مەخمورم بکەین. زۆر سپاس بە خێراتتان دەکەم پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستان و لە خەڵکی خۆشەویستی قەزای مەخمور بە تایبەتی دەکەم بە ئازادکردنی شارۆچکەی مەخمور کە یەکەم زەبری کوشندە و گورچک بڕەکە لە داعش دەدرێت لەوەتەی دەستیان بەو هێرش پەلامارە نەکردووە لە هەموو سنووری ناوەڕاست و سنووری هەرێمی کوردستان. ئەوەی ڕاستی بێ ئێمە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو هەوڵماندا خزمەتگوزاریەکان بگەین بە هاوڵاتیان بۆەوەی زمینە سازی پێویست بکەین. لە ئێستادا بابرێن کارەبا ئەو بۆ شارۆچکەی مەخمور دابین کراوە کەی گەڕاوەتەوە؟ ئێمە بەر لە ڕووداوانە هەندێک گرفتی ئاوی خواردنەوەمان هەبوو بەهۆی ئەوەی کە پرۆژەکانی ئاوماستێ پرۆژەمان هەیە حاجی عەلی و سوڵتان عەبدوڵڵا و پرۆژەی گاوەرە. پرۆژەی حاجی عەلی و سوڵتان عەبدوڵڵا هەردووشی لە بەردەستی داعش بوو لەبەرەوە ئێمە لە بەرنامەماندا بوو ئیشمان دەکرد بەوەی کە پرۆژەی ئاوی گاوەرە فراوان بکەین بەڵام ئەو ڕووداوانە ڕوویاندا ئێمە لە ماوەی لە دوێنێەوە دەستمان پێکردووە دووبارە بە ئیش و کارەکانی خۆمان بۆ فراوانکردن و لێدانی بیری زیاتر بۆ دابینکردنی ئاوی خواردن. ئەگەر باسی بکەین کەی ژیان بە تەواوەتی بۆ ناوچێ دەگرێتەوە بەتابێت شار ناو شار. گرنگتری شت کارەبا بوو کە ئێمە پێرێشە و توانیمان کارەبا بگەڕێنەوە لە ڕێگای تیمەکانی وەزارەتی کارەبا کە لێرە و لە هەولێریش هەندێک هاتبوون هاوکاریان کردین بەڕاستی کارەبامان گەڕاندەوە ئێستا خەریکین پرۆژێ ئاوی گاوەرە دووبارە بخینەوە سەر پێ و ئەو ڕۆژ هەندێک تەنکەرمان لەبۆ هاتبوو بۆ دابشکردنی ئاوی خواردنەوە بۆ هاوڵاتیان. ئەی هاوڵاتیان گەڕانەوە شاری مەخمور هەتاکو دوێنێ شەو نزیکەی 40 خێزان گەڕابوونەوە جگە لە خەڵکی زگورتی و جگە لە هێزەکانی پێشمەرگەوە هەندێک هێزەکانی پۆلیس و ئاسایش و پۆلیسی هاتوچۆ ئەمڕۆ دەسەر داواکاری ئێمە هەموو فەرمانگەکان هاتن و فەرمانگەکانیان کردەوە بەڵام هەندێک فەرمانکە کەی دامی ئاسایی فەرمانکان بە شێوەیەکی فەرمی دەست پێ دەکات لەبەرەوەی زۆربەی زۆری فەرمانبەر و ئەو کرێکارانێکە لە دام و دەستگاکانیش دەکەن ماڵیان لە مەخمورە و ئێستا لەبەر ئەو هۆکارەی ئەو ڕووداوانەی بەو دوایە ماڵیان گواستەوە لە بۆ هەولێر تەنها بەرپرسی فەرمانگەکانی یاخودەوانەی ئۆتۆمبیلیان هەیە دەتوانن هاتوچۆ بکەن و لە هەولێر دێنە ئێرە بەڵام ئێمە هەر خەریکی دابینکردنی خزمەتگوزاری و پاکردنەوەی ناوشارین دەستمان پێ کردووە بۆەوەی زمینە سازی بکەین بۆەوەی خەڵک بگەڕێتەوە لەگەڵ گەڕانەوەی وان ژمارەیەکی زیاتری فەرمانبەر بتوانن بگەڕێنەوە دەوامی خۆیان لەگەڵ پۆلیس و لەگەڵ پۆلیسەکە ئەوانی ترکە خەڵکی ئاسایش گەڕانەوەی وان دەبێتە پاڵپشتێکی گەورە لە بۆیە لەگەرەوەی کە بابرێن ناو شارۆچکەی مەخمور باز دەکەی کە بە شێوەیەکی گشتی خەڵک بابرێن گەڕاوەتەوە پرسیارەوەیە ئەو ماڵانەی کەم بەشێک لە ماڵەکان چۆرن چۆن ئەمنێتی ئەو ماڵانە ئێوە دەپارێزن ئێستا دەیانی بە ناو شارۆچکەی مەخمور وەکو لێرانی ئەمری ئێوە چۆن دەیپارێز؟ بەداخەوە شەوی یەکەم هەندێک کاری تێکدەرانە ڕوویدا بوو لە ناو مەخمور بەهۆی نەبوونی کارەبا و نەبوونی خەڵک لە ناو شارۆچکەی مەخمور خۆتتان دەزانن ئێمە هەندێک گرفتمان هەیە لە سەرکی پۆلیس لەبەرەوەی زیاتر لە 200 پۆلیسمان لەسەر پارێزگای مووسڵە کە ماوەی 3 مانگ زیاترە موچیان وەرنەگرتووە لەبەرەوە ئێمە ئەو برا پۆلیسانە دەوامیان بەجێ هێشتووە و ئێستا ئێمە هەندێک پۆلیسمان لە هەولێر وەرگرتووە لەگەڵ هەندێک پۆلیسی تری خۆمان کە لێرە دەوام دەکەن لە دوێنەوە لەگەڵ برا ئاسایشەکان ئاسایشی مەخمور بەردەوام دەوریە هەیە جێ خۆشحاڵی بوو منەو شۆ کە گەڕام زۆربەی بارەگا حزبیەکانش کرابوونەوە و پاسەوانیان هەبوو وای کردووەوە لە دوێنێەوە ئەو دیاردەیە نەماوەوە هەوڵاتیان دەتوانن لە ماڵ و لە سەریان دڵنیابن کە ئاسایشی ناوخۆ پارێزراوە و ئێمە کاری بەردەوام دەکەین بۆ دابینکردنی خزمەتگوزاریەکان ماڵانەی کە زیانیان پێکەوتە لە ناشارۆچکەن بۆی ئەو شەڕەوە ئەو ماڵانە بابەشە لە ماڵەکان زیانیان پێکەوتووە ویان تاڵانکە شتی بە شێو لە شێوەکان زیانە پێکەوتووە هیچ بیێڕاکەی بۆ ئێوانە قەرەبە بکرێنەوە لە دوو ڕوە قەرەبوو هەیە یەکەمیان لە ڕێگای وەزارەتی کۆچ کۆزبەرانی عراقی ئێستا لە هەولێر فۆرم دابش دەکرێتن بەسەر و هەوڵاتیانەی کە لێرە باریان کردووە و کۆچیان کردووە بۆ بەهۆی ئەو بارودۆخە ئەوە بڕیارە حکوومەتی عراقی لە ڕێگای وەزاری کۆچ کۆزبەران بڕ 1 ملیۆن دینار بدات بە هەر خێزانێک جگە لەوەش هەر کەسێک کاری تێکدەرانە و دزی لە ماڵی کرابێ دەتوانێت داواکاری پێشکەش بکە ئێمە کەشفی لە بۆ دەکەین و تەقدیری زیانەکان دەکەین بۆ ئەوەی لە داهاتوو ئەگە حکوومەتی هەرێمی کوردستان بودجەیەک تەرخان بکاتن بۆ قەرەبووکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بەنیاز نییە بابرێن قەرەبووی ئەو ماڵانە بکاتەوە کە زانیان بەرکەوتە بەهۆی تۆپ و بەهۆی ئەوەکانەوە هاوانەکانەوە زانیان بەر ماڵە و خانوەکانیان کەوتووە بێگومان نیاز هەیە بەڵام ئێمە ئێستا لە بارودۆخێکی ئابووری زۆر هەستیار داین و
حکوومەتی هەرێمی کوردستان لە هەوڵی ئەوەدا جارێ هەندێک خزمەتگوزاری سەرەتایی بگەڕێنیتەوە و هەروەها چاکردنی کێشەی ئاو و هەروەها دابینکردنی موچە بۆ ئەو هەموو فەرمانبەر و ئەوانەی کە موچیان لەسەر مووسڵ و لەسەر بەغدا بووە ئەوانە هەر هەمووی ئەو گرفتانە کە ئێمە لە ڕووی داراییەوە هەمانەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێنی پێداوین کە کار و کار بۆ چارەسەرکردنیان لەگەڵ ئەوەش ئێمە داواکاریمان کردووە کە بودجەیەکیش هەبێ بۆ قەرەبۆکردنەوە جگە لە هێزی پێشمەرگە کە دەبێنرێت لە چاردەروی مەخمور و لە جەپەی بەرامبەر داعش ڕاوەستان بەشێشکە هێزی ئەمنیە هێزی ئایزەکانی ئاسایشە ناو شارۆچکەی مەخمور دەبێنرێت ئەمە بۆ پاراستنی ناو شارۆچکەی مەخمور و هاوڵاتیانە بێگومان پاراستنی ئاسایشی ناوخۆ لە ئەرکە هەرە گرنگەکانی حکوومەت و ئیدارەیە ئەوەی تر مەسلەی جەبهەکانەوە پێیوەستی بە مەحوەرەوە هەیە فەرماندە سەربازیەکان لە دەست ئەواندایەوە ئەوان کۆنتترۆلی دەکەن و ئەمنیەت و ئاسایشی دەرەوەی شار دەپارێزن و داخل لە ناوەخۆش هێزەکانی پۆلیس و ئاسایش بەرپرسیارن لە دابینکردنی هێمنی و ئارامی لە شار. سەبارەت بۆ پاشماوە شارکردن ناو شارۆچکەی مەخمورە ئێوە لە ڕێگەی شارەوانی هەڵتان نەداوە کە ئەو پاشماوانە پاکەنەوە بۆی سیما ئەو شارجاشکە ژیانی ئاسایی بەربگرێتەوە. ئەمە لە دوێنەوە دەستمان پێکردووە بە هاوکاری شارەوانی قوشتەپە و شارەوانی دیبەگا ئەوانش هاتوونە بۆ یارمەتیدانمان لەگەڵ شارەوانی مەخمور بەکو دەستمان پێکردووە بە هەڵمەتێکی پاکردنەوە بەڵام لەبەرەوەی ماوەی ئەو چەند ڕۆژەکە و ڕووداوانە ڕوویاندا شارەکە زۆر پیس بووە کاتی دەوێتن بۆ تەواو پاکردنەوەی. بەڵێ سلااوان ئەمە کۆی ئەو پرسانە بوو کە لە ئێستادا لە شارۆچکەی مەخمور دەگوزارێ من دەمێت تەناب یەکشتی کامەژەکان بێگومان بەڕێستان لەگەڵمان ئەمێنەوە لە کاتەکانی داهاتوودا ئەگەڕێمەوە وڵات بەڵام تۆ هەل لەگەڵمان ئەمێنیتەوە ئێستاش بەڵێ بەڕێزان بۆ قسەکردن لەسەر وتارەکەی ئەمڕۆی نووری مالکی و لەسەر تەوەری ئەو وتاریکە یای بۆ گەلانی عراق لەسەر ئەوەی کە ئامادە نێواز لە کورسی دەسەڵات بهێنێت و هەروەها ئەمریکاشی تۆمەتبار کردبەوەی کە پشتگیری ئەکات لە پێشێلکردنی دەستور بۆ قسەکردنی زیاتر ئەچینە لای هەرێکە لە بەڕێزان خالی شوانی ئەندامی خولی پێشووی پەرلەمانی عراق کە ڕاستەخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانە و هەروەها لە ستۆدیۆش عەدنان عوسمان ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان و هەروەها ڕامیان مەحموود ڕۆژنامەنووس کە ئەویش هەر لە ستۆدیۆ لەگەڵمانایە و مەزعود عەبدولخالقیش لە هەولێرەوە وەک چاودێری سیاسی لەگەڵمانایە. سەرەتا بەخێراتنی هەموو لایەکەکەین و ئێمە لای بەڕێستان کاک خالیت بە شێوەیەکی گشتی ئێوە چۆن هەڵسەنگاندن بۆ وتارەکەی ئەمڕۆی مالکیەکەن؟ کاک خالیت پرسیاری ئەوم لە بەڕێستان کرد ئێوە چۆن هەڵسەنگاندن ئەکەن بۆ وتارەکەی ئەمڕۆی مالکی چ جۆرە خوێندنەوەیەکی بۆکەن؟ زۆر سپاس وڵات دیارە ئەکرێ بڵێن وتارەکەی ئەمڕۆی مالکی مفاجەیەکی ئۆتۆیتیان نیە چونکی درێژەی وتارەکان و هەڵوێستە سیاسیەکانی پێشوێتی تاکو ئێستاکە مالکی قەناعەتی بەو پرۆسیسە نەکردووە کە سەرۆک کۆمار بەڕێز حەیدەر عەبادی تەکلیف کردووە بۆ سەرۆک وەزیران و کابینەکەی تشکیل بکا بەپێی ئەو سیاقاتە دەستوریانەی کە هەیە و تاکو ئێستاکە لێکدانەوەکانی دروستە بۆ ئەو هاوکێشە سیاسی کە لە عێراق هاتووەتە پێشەوە هەم لە ناوخۆی عێراق هەم لە محیتە ئەقلیمەکەی و هەم مجتەمەعی نێودەوڵەتی و ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکاش هەڵوێستەکانیان هەمووی پێچەوانە و دژایەتیکردنی هەڵوێستەکەی مالکیە و لە هەمان کاتدا هەموو ئەم ناوەندە بڕیارانی کە باسم کرد پشتگیری لە بڕیارەکەی سەرۆک کۆمارەکەن بە تەکلیفکردنی حەیدەر عەبادی بۆ تشکیلکردنی ئەم حکوومەتە ئەوەی کە نوێبوو لە وتارەکەیدا بەڵام پێشبینی کراویش بوو یعنی مفاجئ نەبوو کەوتی من دەسەڵات بەرنادەم و دەسەڵات تەسلیم ناکەم بە حەیدەر عەبادی تاکو دادگای باڵای ئیتیحادی بڕیار نەدا لە ئەو سکاڵایی کە تەقدیمی کردووە بەڵام ئەگەر بچینەوە سەر ڕێوشوێنە قانونیەکانی دادگای باڵای ئیتیحادی بۆ سیرکردنی هەر داوایەک ئەم داوایی بەڕێز مالکی ڕەنگە 2 مانگ و 3 مانگ و 6 مانگیش بخایەنێ تا دادگا بتوانێت بڕیاری لێ بداوە بەپێی یاسا نووری مالکی ئەتوانێت چی بکات لەم دۆخەی ئێستایە بەپێی یاسا نووری مالکی ئەتوانێت چی بکات؟ من پێم وانە من بەپێی یاسا تاکە ڕێگای هەبێ ئەتوانێت ینی ڕێگا پەنابەرێتە بەر دادگای باڵای ئیتیحادی بۆ ئەوەی مسکاڵات تۆمار بکاوە داوا بک بڵێ ئەو ئیجرایی
کە سەرۆک کۆمار کردوێتی و بڕیارەکەی مخالفە بۆ دەستور بەڵام من بە پێی خۆمەوەی شارەزایەکم هەیە لە یاسا داواکاریەکەی مالکی سەرکەوتو نابێ و ناتوانێت بڕیارێک لە بەرژەوەندی ئەو وەربگرێ لەبەر ئەم هۆکارانە یەکەم مالکی لە حجەی یەکەم یا ئەڵێ سەرۆک کۆمار لە دەرەوەی مدەی دەستوری حیدەر عبادی تەکلیف کردووە بۆیە ناکرێ حیدەر عبادی ناکرێ ئەمە خەرقێکی دەستورەوە پێ بۆیە بڕیارەکەی سەرۆک کۆمار بڕیارێکی نادەستوریە بەڵام لە ڕاستیدا ئەگەر بگەڕێینەوە ڕۆژی یەکشەمە کە کۆتا ڕۆژ بوو بۆ تەکلیفکردنی حیدەر عبادی و لەبەر ئەوەی تاکو ئەو لەحزەیەش کاندیدێک بەڕسمی نەبوو ئەوە کاندیدی هاوپەیمانی نیشتیمانیە یا دەوڵەتی قانون بۆیە بە ناچاری ئێوارەی ڕۆژی یەکشەمە سەرۆک کۆمار مفاتحەی محکەمەی ئیتیحادی کرد بۆ ئەوەی محکەمەی ئیتیحادی یەک لای بکاتەوە چێ کوتلەی گەورەیە و دواتر کاندیدەکەی ئەو تەکلیف بکرێت ئەگەڕێمەوە لای بەڕێستان بەڵێ دەستی خۆش بە پیامەکەت گەیشت ئەگەڕێمە لای بەڕێستان ئەچمە لای مەسعود عەبدولخالق کاک مەسعود ئەم کاتتان باش بەڕێستان وەکو چاودێرێکی سیاسی چۆن شۆڤە بۆ وتارەکەی ئەمڕۆی نووری مالیکیەکەن بەناوی خوای گەورە میهرەبان یان لەسەر جەم وتارەکانی بەڕێزمانچەوەی لێ دەخوێنرێتەوە کە ئەو بەنیاز نەبووە بە هیچ جۆرێک دەسەڵات بەربدا نیازی ئەوە بووە کە عێراق بەرە و جارێکی تر دەسەڵاتێکی تاگڕەوی بە دەسەڵاتی تاگڕەوی لە عێراق وەکو دەسەڵاتی تاگڕەوی وڵاتانی دنیای تر نییە کە تەنها هەڕەشە بێت لەسەر ئازادی و دیموکراسی لە عێراق هەڕەشەشە لەسەر خودی عێراق یان لەسەر پێکهاتەکانی تر هەر دیکتاتۆریان تاکڕەویەک لە کۆتاییدا دەبدات تاکڕەوی بەرامبەر پێکهاتەی تر بۆیە ینی ئەو جۆرە ڕەوشەش لە عێراق قبول ناکرێ ینی هۆکار زۆرە هۆکاری ناوەخۆ هەیە هۆکاری ئیقلیمی هۆکاری جیهانیش هەیە بە تایبەتی ئەمریکا سێ پاساوی هەبووە کە هاتە ناو عێراق دوانی تا ڕادەیەک لەرزۆک دەرچوو یەکچەند ماوەی پرسی دیموکراسیەکە ئەگەر دیموکراسیەکەش بەڕێز مالیکی وا بەو ئاقەرەی دایبا کەواتە ئەوەی ئەمریکا کردی هیچ پاساوەکی نما و تووشی شکستەی زۆر گەورە دەی بۆیە نە لەسەر ئاستی ئیقلیمی نە لەسەر ئاستی نێودەوڵەتی نە لەسەر ئاستی ناوەخۆش ئەو هەڵسوکەوتە لە بەڕێز مالیکی قبول ناکرن پێم وایە مالیکی هەڵسوکەوتێکی وای کرد کە خۆی جارێکتر مەحروم کردەوە لەو دەسەڵاتە هیچ بەشێکی پێ بدرێ ئەوە زۆر لە قازانجی کووردە و ئەگەر بەردەوامیش بی چکات وەقت لە قازانجی نییە ئێستا ڕۆژی یەکەم مەترسی زیاتر بوو ڕۆژی دووەم کەمتر بوو ئێستا مەترسیەکەی هەر نەما دەبی شتێکیش برین لە کۆتاییدا بەڵێ کاک مەسعود ئەگەڕێمەوە لای بەڕێزیشتان بەڵێ دەست خۆش بە پیامەکەت گەیشت ئەچمە لای کاک عەدنان بەڕێستان وەکو ئەندامێکی خولی پێشی پەرلەمانی کوردستان ینی پێتان وایە نووری مالیکی بتوانێت وا بە ئاسانی واز لە پۆستی سەرۆکوەزیران بهێنێت و ڕادەستی حیدەر عەبادی بکات شتەکە دیارە لەوە دەرچووەکو ڕا چونکەوە دەرەکەوێت کە بە ئاسانی واز نایێت یعنی نووری مالیکی هەموو هەنگاوەکانی لە ساتە وەختی یەکەمەوە بۆ ئاراستەیە ڕواکە ئەویش هاوچەشنی هەر دیکتاتۆریکی تر شەرعیت تەنها لای خۆیە بینێت و پێی وایە دەسڵات ئەو کورسی دەسڵاتە تەنها مولکی ئەوە تاپۆی ئەوە و کاریشی بۆ کردووە ینی ساڵانێکی درو درێژە نووری مالیکی بۆ ئاراستەیە کاری کردو وەکو دیکتاتۆریەک کە بمێنێتەوە لە عێراقا هەموو ئیمکاناتی دەوڵەتی عێراقشی خزمەتی ئەوەی کە لیستەکەی زۆری نەبێنێ بۆی بتوانێت بێتە لیستی یەکەم و جارێکی تریش کاندید بکرێتەوە بۆ پۆستی ئەوە ینی هەموو ئاماژەکانیش بۆ ئاراستەیە ڕۆن کە مالیکی تقریبا لەسەر ئەو دروشمە ڕات کە یا هەمووی یا هیچ ینی شتێکی وای نێشتۆتەوە بۆ خۆشی دیارە دەیتوانی هەنێ مناوەراتی زۆر بکات و کۆمەڵی دەستکەوتیش بۆ خۆی بەدەستبێنێن هەنێ پۆستی گرنگیش هەیە بۆ نمونە پۆستی جێگری سەرۆک کۆمار کە پێشتر قسە لەسەرەوە کرا کە بۆ مالیکی بێت بەڵام بەم شێوەیە ینی ئاراستەکانی مالیکی بۆ ڕاستە پەنا بۆ محکەمەی ئەوە بە بەڵام هەموو ئاراستەکان بەوەیە کە دەیەوێت پۆستەکە لە دەستی خۆی بێنێتەوە و دەستبەرداری کورسەکە نەبێت بەڵام کاک عەدنان ئەمەی کە ئێستا ئەبینرێت ئەو پشتگیریە زۆری کە ئەتوانین بڵێن لەسەر ئاستی نێودەوڵەتیش لە پشتگیری لە حیدەر عەبادی ئەکرێت ئەمە نابێتە هۆکارێک بۆی کە مالیکی ینی هەنگاو بە هەنگاو ئەتوانین بڵین شوێن و مەکانەتی لەو پۆستەی کە داوای ئەکات بەرەو لاوازی بڕات نازانم تەسەوور ناکەم مالیکی ئەوەندە بێ ئاگا بێ لەوەی کە لە ناو عێراقیشتا و لە دەوروبەری عێراقیش و لە ئاسی جیهانیشدا پیاوێکی مەرغوب نەبووە و کەسێک نەبووە کە خەڵک تەمەنای ئەوە بکە جارێکی تر پۆستەکە وەرگێتە بۆ جاری سێم
ینی لە عێراقدا بۆ نمونە بەشێکی زۆر لە شیعەکان ساڵانێکی دوور و درێژە ناڵەیان دێ بەدەستی مالیکی و سیاستەکانی مالیکی و پێشیان وایە ئەوە هۆکارێک بووەوەی کە نمونەیەکی خراپ لە دەسڵاتی شیعە لە عێراق پیادە بکرێت سونەکانەوە هەمومان نەزانین و کوردیش ساڵانێکە بەڵام وڵاتانی دەوروبەریش ئێران بە هەمان شێوە وڵاتانی دیارە سونە وەکو سعودی و ئوردنەوەوانە و وڵاتانی جیهانیش هەموو ئێستا خۆشحاڵ بوون بەوەی کە دەسڵات لە عێراقا گۆڕاوە چووەوە پێم وایە ئەمەی مالیکی کردی وەکو باسم کرد یا هەموو یا هیچ لەبەرەوەی مالیکی پێی وایە یانی سیاسەتی ئەم چەند ساڵی کە جۆرێک لە دژایەتی هەموو لایەنەکانی بۆ خۆی دەستەبەر کرد وای کردووە کە پێی وابێت یا دەست پەیوەندەکەی وای بۆ پێشان بدەن کە ئیتر شوێنی نەماوە لە دەسڵات یا ئەبێ لە سەروی هەرمی دەسڵاتەوە بێ یان ئەگرێتە خوارەوە تووشی دەیان کێشە و بێت لەوانەیە دەست و پەیوەندێک هەبێت وەکو هەر دیکتاتۆریکی تر دەست و پەیوەندێک هەبێت ناچاری بکات یا وای بۆ بهێنێتەوە کە ئەو ئەتوانێت جارێکی تر مناوەرەیەکی تر بکات بۆ پەنابردنە بۆ محکەمە کە دیارە معلومە پەنابردنێکی شکست خواردووە و هەنگاوەکانی هەنگاوێکی سەرکەوتو نابن لەبەرەوەی ئیجماعێک ئێستا هەیە تقریبا ئیجماعێک هەیە ناتوانین بڵێن شبه ئیجماعێکی شیعی سوننی کوردی نێودەوڵەتیەیە کە مالیکی تاوە کۆتایی هات بە سەردەمەکەی مەڵەکە عەدنان کاگەڕامیار بەڕێستان و ڕۆژنامەنووسێک لەم دۆخەی ئێستای عێراقا پێگە سیاسیەکەی و پێکە سەربازەکەی نووری مالیکی ئەتوانێت چۆن بەکار بهێنێت ئەگەر بوێت وازە دەسەڵات نێن چۆن نەتوانێت ئەم دوو پێگەی بەکار بێنێت بە قازانجی خۆی بتوانێت سێبارە بێتەوە بە سەرۆگۆزیران بە بڕای من پرسیاری سێبارە بوونەوەی مالیکی پرسیارێکە کۆتایی پێهاتووە ڕەنگە ماوەیەک لەون پێش ئەو پرسیارە تا ڕادەیەک ڕەوابوو بێ بکرێ ئایا مالیکی بۆ خولی سێم جارێکی دەبێتەوە بە سەرۆگۆزیران لە عێراقا بەڵام بە بڕای من ئیترەوە تەواو بوو لە بەرۆی وەکو ئاماژەیان پێ هەمولایەک کۆدەنگیەک هەیە کۆدەنگیەکی شیعی هەیە بە پلەی یەکەم کە زۆر گرنگە کاریگەری هەیە لەسەر چارەنووسی مالیکی ئەو کۆدەنگیە شیعە دژی سێبارە بوونەوەی مالیشیە و کورد لەگەڵ سێبارە بوونەوەی نییە و سونەش لەگەڵ سێبارە بوونەوەی نییە بەڵام کێشەکە لە عێراقەوە بڕوای من بۆچی ئەم کێشەیە ڕواایە ئەگەر عێراق با بڵێن مالیشی بە شێوەیەکی نرم تێپەڕان نەک بە شێوەیەکی زبر وەکو جەنگ و پێکدادان ئەوە بێ بە دەرسێکی سیاسی زۆر گرنگ بۆ ناو عێراق لەبەرەوەی لە عێراقا کێشەیەگەیە مالیشی بۆیە ئەم کێشەیە دروستەکە لەبەرەوەی مالیشی بریتی نییە لە پارتێکی سیاسی بریتە لە بلۆچێکی کۆمەڵایەتی دەوڵەتی لە ناو خۆیان توانوتەوە لەو ڕۆژەوەی کە ئەو سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە چیتر ئەو حزبی داوە نییە بەڵکو مالیشیەک هەیە لەگەڵ تۆڕێکی کۆمەڵایەتی کە دەستیان بەسەر زۆربەی جمگە سەرەکیەکانی دەوڵەتا گرتووە و هەم ریسۆرسێک و سەرچاوێکی دارایی گەورەش لە ناو دەوڵەتی عێراقا هەیە کە مالیکی بە پلی یەکەم لێ مستەفیدە بۆیە مالیکی ناتوانێت وێنای سیاست یا هیچ ئەکشنێکی سیاسی بکە لە دەروی دەوڵەت و حکومڕانی ئەم کێشەیە لە ماوەی 100 ساڵی عێراقا هەبووە مەسلەی ئەوەی کە حزب زۆر جارە توێتەوە لە ناو حکوومەتان ناتوانین جسمەکەی جیاکەیتەوە یعنی ئەوە کێشەیەکە ینی هەم لە کوردستان هەیە هەم لە عێراقیش هەیە ئەگەر تێپەڕێنرا بێ بە دەرسێکی سیاسی تازە بۆ تەجروبی کوردی بۆ تەجروبی عێراقیش بەڵێ دەست خۆش بێ کاک خالید ئەگەڕێم وڵای بەڕێستان دیاریکردنی حەیدەر عەبادی بۆ ئەوەی کە ببێتە سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق لەلایەن سەرۆک کۆماری عێراقەوە پێتان وایە کە جیاوازێکی ئەوتۆ ئەبینرا لە نێوان نووری مالیکی و حەیدەر عەبادیە بۆیە هاتن ئەم کەسایەتیان هەڵبژارد ینی هیوایەک هەیە بۆ ئەوەی کە ئەو پەیوەندی نێوان هەرێم و حکوومەتی ناوەند کە چەند ساڵێکە بەهۆی چەند کێشێک و گرفتی تێکەوتووە و کۆمەڵێک بابەتی گرنگ هەیە کە بە هەڵواسراوی ماوەتەوە ینی ئاماژەیەک هەیە بۆ ئەوەی کە بتوانێت ئەم کەسایەتی کە دیاری کراوە ئەو کێشانە چارەسەر بکات دیارە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە بە تایبەتی ئەگەر زۆر کورتی بکەینەوە لە ماوەی 6 مانگی ڕابردوودا دروشمی سەرەکی هێزە سیاسی عێراق نارەکانی مالیکی مەراکیزە قووە سیاسیەکان و دینیەکان تەنانەت مەرجەعیەتی دینیش لە نەجەف شیعاری گۆڕانکاریان هەڵگرت بوو و پێیان وابوو پێویستە گۆڕانکاری لە هەر سێ سەرۆکایەتەکەی عێراق بکرێ و لە دەموچاوە کارکتەرە سەرەکیەکانی سیاسیەکانی عێراق کە ببوونەتە بەشێک لە مشکلەکان چیتر ئەمان ناتوانن چارەسەر بۆ ئەو مشکلانی کە خۆیان دروستیان کردووە بدۆزنەوە بۆیە پێویستە گۆڕانکاری بە دوای خۆیان بێنێ بەڵام بە تاکید گۆڕانکاری نابێت تەنها لە دەموچاو و کەسایەتەکان بێ بەڵکو گۆڕانکاری پێویستە لە عەقڵیەتی ئیدارەدانی دەوڵەت بێ و دروستکردنی حکوومەتێکی شەراکەتی حەقیقەت کە هەموو پێکاتەکان جارێکی
متمانە بەیەکەوە بکەن کە مستەقبەلیان مەزمونە لە داهاتووی عێراقداوە بەرژەوەندی سیاسی و مافا دەستوریەکانیان ناکەوێتە بەرهەڕەشەوە وەگەوەی لە سەردەمی مالکیدا ڕوویدا. ئایا حیدەر عەبادی ئەتوانێت نمونەیەکی نوێ بۆ عێراق و بۆ حزبی داعوەش نیشان بدا؟ من پێم وایە حیدەر عەبادی هەوڵەدا و ئەوانەی لە پشت حیدەر عەبادیەوەن. ئێمە پێویستە ڕاستیەک هەیە بیزانین و بە دقیقی مامەڵی لەگەڵا بکەین. ئەمە لەگەڵ ئەوەی ماڵی شیعی حیدەر مالکی نەویستووە، بەڵام حزبی داعوەش ئەمە بگەڕێمەوە سەر نهجەکە بۆ ئەکرێ ینی متەفائیل بین ئێمە ئەم کێشانە چارەسەر بکرێ. ئەمە حزبی داعوەیە لە مالکی هەڵەگەڕێتەوە و نهجی مالکی بۆ ئیدارەدانی وڵات قبول نییە و پێیان وایە مەترسی بۆ سەر ئەزمموی حکومڕانی شیعە و حزبی داعوەش لە عێراقدا دروستەکە لە 1970 ئەندامانی مەکتەبی سیاسی ئەتوانێت بە شێوەیەکی بە شێوەیەکی گشتی حیدەر عەبادی تا چەند کەسایەتی نزیکە لە کەسایەتی کوردەوە بە حکومەوەی کە بەڕێستان لە چەند ساڵێک لە پەرلەمانی عێراق پێکەوە ئەندام پەرلەمان بوون، وەکو ئەوەی دەوترێت لە ماوەی ڕابردوودا کە کۆمەڵێک هەڵوێستی هەبووە سەرجەمیان دژ بە کورد بووە، کەواتە ئێستا کورد بۆ ماوەکانی داهاتوو چۆن هەڵسوکەوت لەگەڵ ئەم کەسایەتیە کات کە دەزانێت کارەکانی ڕابردووی سەرجەمی دژی کورد بووە. ینی کورد نابێت کێشەکانی خۆی بە شخصی بک بەداخەوە لە ماوەی ڕابردوودا هەبووە وان نیشاندراوە کە ئەمە کێشەی بینی دوو شخصە بینی مالکی و بینی ئەوە یا هەرێمی کوردستان. ئەم کێشە لە شخصەکانە نییە بەقەدرەوەی کێشە لە عقلێتی ئیدارەدانی وڵاتە. من ئەوەی ویستم بێمە سەر ئەوەی ئەکرێ ئێمە مامەڵە لەگەڵ حیدەر عەبادیە بکەین. حیدەر عەبادی ئەگەر بە هەمان نهجەکەی مالکی کە ئەوی تەنزیری بۆ سیاسەتەکانی مالکیە کرد لە ناو پەرلەمان و دیفاعی لێیە کرد، ئەگەر بە هەمان عقلێتی مالکی حکومڕانی عێراق بکە، هیچ نوێکاریەک و هیچ ئاسۆیەک بۆ چارەسەرکردنی کێشەکانیش نابێ. بەڵام من ویستم بێمە سەر ئەوەی کە 80% حزبی داعوا بڕیارەدا ئەم نهجە مەترسی بۆ سەر ئەزمموی حکومڕانی شیعە و حزبی داعوە دروستەکە، بڕیارەدەن مالکی کەنارگیر بکەن و حیدەر عەبادی بکەنە واجهەی خۆیان. من پێم وایە حزبی داعوە لە مراجعەکردنەوەی سیاساتی خۆیان لە ماوەی ڕابردوودا خەریکە ئەگەنە ئەو قەناعەتەی ئەم نەمەتەی کە مالکی و ئەوانەی دەوروبەری مالکی بوون ئیدارەیانەدا لەلایەن باڵا میانڕەوەکەی یا ئەوانەی عەقڵانی تر بیرەکەنەوە لە ناو حزبی داعوەدا ئیتر قابلی قبول نەبووە، بۆیە حزبی داعوە هاتە سەر خەت و مالکی کەنارگیر کرد و حیدەر عەبادی بکاندی کرد. هیوادارم حیدەر عەبادی بتوانێت نمونەیەکی تر جیاواز خۆش بێ کاک خالید. ئەچمە لای کاک مەزعود ینی پێتان وایە کورد ئەگەر بێت و بە هەمان سیاسەتی جارانی کە لەگەڵ نووری مالکی پەیڕەویان کردووە لە چارەسەرکردنی ئەو کێشانەی کە لە نێوان هەردوو لایە هەبووە، ئەگەر بێت و هەمان هەڵوێست و هەمان سیاسەتیان هەبێ، توانین بڵین ئەم جارش کە کورد ناتوانێت هیچ بە هیچ بکات لەگەڵ حیدەر عەبادیە، یاخود ئەبێ کورد ئەم جارە سیاسەتێکی تازەی هەبێ، بەرنامەیەکی تۆکمەتر و جیاوازتری هەبێت. خۆی ڕاستە ئەگەر هەمان نەهجێ هەبی دیسان ئەو دەرفەتە زێڕینە گەورە و ڕەنگە دوات دەرفەتیش بیت لە دەست بچی، بەڵام بە تاکید دەبی بزانی ئەو گۆڕانکاری زۆر ئیجابیە. ینی بە 5 ساڵت کەش حیدەر عەبادی ناتوانین وای خۆی تونند و تۆڵ بکاتەوە لە ڕووی سەربازی و سیاسی و کۆمەڵایەت کۆمەڵێک لایەنی وها. ئەوەی گرنگە لەو دەما کوردستان پێویستە پرۆژەی خۆی هەبی، عێراقێک بە معنای شەراکە لە ڕووی سیاسی و قانونی داڕێشتەوە، سیستەمی تەوافقی کە لە دنیای مەشهورە چۆنە، دەبی هەر پێکاتێک ڤیتۆی خۆی هەبی لە سیستەمی تەوافقی، دەبی ئەوە تەسبیت بکرێ، سێ ئیقلیمەکە تەسبیت بکرێ. ڕەنگاوانە لە دەستور تاوجێ نەبتەوە، بەڵام لە وڵاتی وەک شێوە عێراق عادەتەن لە تەنیشت دەستور میساقێکی شێ، میساقێکی سیاسی، وەچاکەوە میساقە هەوبی ئەوەی کە دەسەڵاتی ڕێژۆرەی کەم بکات. با ئەو پرسیارە بکەی کەواتە ینی ئێوە ڕاتان وایە کە کورد ئەم جارە ئەتوانێت سیاسەتی خۆی بگۆڕێ، یعنی سیاسەتەکەی بە جۆرێک بگۆڕێکە لە ماوەی ڕابردوودا دەوترا کە هەڵسوکەوتی ئەوەندەی حزبیە لەگەڵ حکوومەتی ناوەندا، ئەوەندە هەڵسوکەوتەکە حکومی نیە لە بینی نێوان هەرێم و حکوومەتی ناوەندا بێ. ینی پێ دوایە کە لە ماوەی داهاتووە بتوانێت هەرێمی کوردستان مامەڵەیەکی حکومیانە، مامەڵەیەکی فەرمیانە و مامەڵەیەکی ژیرانە بکات ئەم جارە. ئەخە بیندرا، ینی چۆن حیزبی داعوا بۆی دەرکەوت کە نەهجی مالیکی بۆ شوێ، ئێستامەش لە کوردستان بۆمان دەرکەوت نەهجی خۆمان بەو شێوازەی خەریک بوو مەترسیەکی زۆر گەورە ڕوو لە کوردستانە. ینی بە تاکید دەبی بگۆڕێ، دەبی مؤسساتی بی، دەبی حیزبایەتی تەڕادەیەکی زۆر دوور کەوتەوە بستەوە جێی خۆی، گەورەترین سوڵتە لە کوردستان دەبی حکومەت بی، دەنا معنای تعریفی سوڵتەش ناکە. دەبی ئەو جارە شێوازێک لە پرۆژە و مؤسسات و خەرچی شایستە لە شوێنی شایستە و تەنسیقێکە بی لە بینی بەغدا کوردەکانی بەغدا خۆ بەخۆ و بەغدا
لەگە کوردستانی جا سەرۆکایەتی هەرێم لێرەش بڕیاری تاک کۆتایی پێبێ موسساتێک دروستبیان هەیئەی سەرۆکایەتی لە هەموو لایەنەکان دروستبی و بە قانون دروستبی نائیبی سەرۆکی هەرێم سڵتەی دیاریبی سەرۆکی هەرێم لێپێچینەوەی لەگە بکرێ ئەگە هەڵی کرد پاداش بدرێ ئەگە شتێکی باشکرد ینی ئەو شێوازە پێویستە لە کوردستان بکرێت ئیشەکان دیاری بکرێ حکوومەت ئیشی چیا سەرۆکایەتی هەرێم ئیشی چیا چێ لەگەر بەڕیانی ئەوان هەموو ئەتاسە دیاری نەکرێت بەڵێ دەست خۆش بێ کاک عەدنان پێتان وایە کە لە ماوەی داهاتووە بە دیاریکراوی ئەبێ کورد چۆن مامەڵە لەگەڵ حەیدەر عەبادیە بکات لە کاتێکا کە کۆمەڵک دۆخاتوتە پێشێ ئەتوانین بڵین نیوەت بە زیای لە زەرەری کووردە مەسەلەی داعش هاتوتە پێشێ قەیرانی بودجەمان هەیە و لەولاوە نووری مالکی تا ئەتوانین بڵین تا ئێستا ئامادە نێواز لە دەسەڵات بێنێ یعنی لەم دۆخە ئاڵۆزەیە کورد ئەبێ هەستیاتر بێ لە جاران زۆر ژیرانەتر و ورترانە مامەڵە بکاتیان ینی پێتوان وایە چۆن معلومە ئەم پرسیارە لە منداڵێکیش بکەی لە سەرەتایی و هەر ئەڵێ دەبێ بگۆڕێت و سیاستەکەمان دەبێت نیشتیمانی بێ و جیاواز بێ ئەمە معلومە ئەمە دقێکی کڵێشەیە چۆن نییە من دڵنیام کە گۆڕانکاریکی زۆر گەورە ڕوونادانی مفاجئە لە سیاستی کوردیە ڕوونادا لە بەغدا و پێشم وانە لەوانەیە بە کاتی خۆشی لەگەڵ مالیکیە کە جعفەری لادرا مالیکی هات عقد و اتفاق لەگەڵی کرا خاڵی 21 خاڵەکە و نازانم چەند 19 خاڵەکە و ئەمانە هەموو بە اتفاقات لەگەڵی کرا و هێزێکی ینی بابرێن نوێنەرایەتێکی بەهێزیش لە بەغدا بوو کۆمەڵی نوێنەری بەقوت لە بەغدا بوو ڕاستی بڵێن ینی ڕاستەکە ئەوەیە کە ئێمە ئێستا لە سەروبەندی شەڕێکی مەسیریان بەڵام هێشتا بینین تحەزب لەنێو کوردستانە ڕیشەی کوتاوە و لە زۆر شوێنە سەر هەڵەدات و سەر بەرزەکاتەوە ینی من نازانم گۆڕانکاریکی زۆر گەورە ڕووی نەداوە لە کوردستانە بۆی بڵێن ئەمە وای کردووە کە قیادەی کوردی مراجعەیەکی تەواوی خۆیان بکەن و ئەوانە بکەن طبعاً بە هیواین هەمومان بە هیوای ئەوەین کە گۆڕانکاریەکی باش ڕوو بدات سیاسەتێکی تازە بکرێتە بەر و لەگەڵ عەبادیە بە هەمان شێوەی مالیکی نێوە بەڵام بەدەر لە عەبادی بە ئەو پرسیار بکەم ینی لە قسەکانی جەناب تا ینی ئەتوانم بڵێم کە ئەتوێ ئەوە بڵێ لەگەڵ هاتنە پێشەوەی داعش و کۆی بەروکی هەرێمی کوردستانی کرد ئەبوو لەم مەسەلەیە کورد بەخۆی دابچواتەوە نەخوازە ئەوەی کە بینە سەر عەبادی بڵێ بەدڵنیاوە ینی ئێمە ینی هێشتا نمونەیەکی جوانی هەماهەنگیەکی تەواو یا سیاسەتێکی هاوبەشی تەواومان نەبینیەوە هەیە ینی بەڵام لانی کەمەکەیەتی بۆ مەراحلانە چاوەڕی زۆر گەورەتر و زیاتر دەکرێت بەڵام من پرسیارەکە تەنها ئەوە نییە ئێمە بەرامبەر بە عەبادی چیمان ئەوێت قسەکە لەسەرەوە یەک سیاسەتی ئەوانی شۆنە بێت ینی ئێستا بۆ نمونە مالکی و سیاستەکانی شکستی هێنا ئایا عەبادی دووبارە بوونەوەی هەمان شێوازی کارکردنی مالکیە یان جیاوازە بێت سیاسەتی و استراتیژیکی جیاوازی ئەبێ بەرامبەر بە قەزەی کورد بەرامبەر بە مامەڵەکردن بەرامبەر بە شەراکەت و وەک باس کرا مۆزوعەکە ڕاستە من زۆرتر لەگەڵ ئەوم کە مەسەلەکان شخصیە و لە وڵاتانە بەتابەت لە وڵاتی شەرقا بۆی کاگرامێر وتی کە زۆر جا کەسەکانیش یعنی هەموو دەسەڵاتەکان لە خۆیاندا کۆکەنەوە و قۆرخیەکان شخصەکان زۆر گرنگە ینی هەر تەنها مەسلەی کاریزمانیە بەڵام ئێستا بۆ نمونە پۆستی سەرۆکۆزیران بە حکمی ئەوەی کە لە چوارچەوەی دەسوورات دەسڵاتێکی زۆر گەوری تێدا کۆبووتەوە و هێزەکەی هێزی یەکەمە لە پەرلەماندا قوەیەکی پەرلەمانی بوعدێکی باڵێن کۆمەڵایەتی شیعی لە پشتێتی ئەمانە هەموو واکات کە سەرۆکۆزیران هێزێکی گەورەی هەبێت دەسوور بوارێکی پێداوە کە دەسڵاتێکی گەورەی هەبێت ئەمە ینی ئێمە تەجروبەیەکمان هەیە لە عێراق ئیجازم دەیە بۆ نمونە لە عێراق ئێمە عەبدولکەریم قاسم دەرگایەکی کردەوە بۆ دیکتاتوریەت زمینەیەکی ڕخسان بۆ دیکتاتوریە لە دوای عەبدولکەریم قاسم بە ئاسانی هەر کەسێکە هەر مغامرێکی تر ئەهات بە ئاسانی لە ماوەی چەند مانگێکە بوو بە دیکتاتوریکی گەورە ینی مەرجنی عەبادی چەند ساڵێکی بێ بۆی بێتە دیکتاتوریکی تر و ئێمە لە ماوەی ئەم چەند ساڵە بتوانین جارێکی تر خۆیانکە لەوانەیە چەند مانگێک کافی بێ بۆ ئەوەی عەبادی جارێکی تر ئەو وەلایەکە ئێستا بۆ مالکی هەیە بە حکمی هەندێک اعتیبارات و امتیازات و دەسەڵاتکردنە سیاسی ئەو امتیازاتە ئەو وەلایە بگوازرێتەوە بۆ عەبادی ینی قسەکە لەسەرەوەیە کە کورد لە ئێستادا قسەی لەسەرەوە نییە کە چەند پۆستی ئەبێت و چەند عقد و اتفاق لەگەڵ عەبادیەکە چونکەمانە هەمووی پێشێ لەکرێت لە عێراق زۆر بە ئاسانی پێشێ لەکرێت قسە لەسەرەوەیە کە چۆن جارێکی تر پەیکەرەی عێراق تێکە دەیتەوە و جارێکی تر دایە ڕێژیتەوە ئەم شێوازی حکمڕانی عێراق دەبێ هەمووی بگۆڕێت و دەسەڵات لە عێراق دەبێ بگۆڕێت و دەسەڵاتەکانی سەرۆک وەزیری فیدرالی دەبێت سنووردار بکرێت و لە ئاسێکی بچووک دابێت و پێشم وایە پێش هەموو شتێک کورد دەبێت پێداگری لەسەر گۆڕانکاری لە خودی دەسووری شا بکات کاگرامێر پێ دوایەوەی کە کاک عەدنان ئاماژەی پێە کورد ئەتوانێت لە ماوەی داهاتووە ینی سەر لەبەری خۆی بگۆڕێت و بتوانێت دوورتر مامەڵە بکات ینی جیاوازێکی ئەو توی تا ببینێت کە بڵێن لە ماوەی داهاتووە ینی ئاسوویەکی ڕوونتر چاوەڕێی کورد ئەکا بە بڕای من یعنی ناتوانین بیر لەوە بکەینەوەی من لە بەردەم ئاسوی ڕوونی سیاسیین عێراق سەرجەمی گلاوەتە ناو لێڵایی و تەڵخیەکی سیاسی زۆرەوە جەنگێکی ڕاستەقینەی درێژخایان کەوتۆتە ناوەڕاستی عێراقەوە لە بکەوتۆتە بینی ئێمە و شیعشەوە ڕێک لە ڕووی جوغرافیەوە
مەسەلەن جەنگێکی ڕاستەقینە لەوێ گوزەرێ ئەم جەنگی کۆمەڵە خەڵکی کۆچەری نین لە ڕووی سیاسیەوە کۆمەڵەتون ڕەوی دینی و سنی کۆچەر کە بە جیهانە بسوڕێنەوە و کێشە و قەیران دروست بکەن ئەم هێزی کە هاتووە پرسیاری جیۆسیاسی هەیە لەسەر منتیقەی سنی لەبەرەوە بە بڕوای من ئەوەی داهاتوی عێراق دیارریەکە بە پۆزیشنی کورد و شیع و سنە خۆشەوە داهاتوی ئەو جەنگە خۆیەتی ئەو جەنگە چۆن یەکلاییە بێتەوە و چییە گۆڕ بەڵام پرسیارەکەی من کاگرامێر لێ بووین لە سەروبەندی پێکێنانی کابینی نوێی حکوومەت و ڕاستپاردنی حەیدەر عەبادی بۆ کابینی نوێی حکوومەت ئەبێ کوردیش سیاسەتێکی تایبەتی خۆی هەبێت وەگەوەی کە عەدنان ئاماژەی پێکرد پرسیارەکەی من لێ بوو ینی پێ وایە کورد ئەتوانێت ئەوەی کە پێویستە بیکات بە بڕای من یعنی ئەوان تۆزێک ئالۆزە چکە کێشەی کورسیە لە سنووری عێراقا یعنی ناوچەی حکومی جاتی لە ساڵی هەفتەوە کۆتایی پێات و هیچ گفتوگویەکی لەسەر نییە ئەوە بڕێنراوەتەوە ئەوەی کە کێشەیە ئەو دیوی سنووری ناوچەی خودمختاریە ئەوەی لە دوای هەفتاکان کەمە پێڵین کوردستانی بڵین خاچ سنووری خاچی کوردستانی باشوو بە بڕای من ئەو مەلەفە بە درێژخایانی ئەمێنێتەوە چارەسەر ناکرێ ئەوەی کە ئێمە ئامانەوێت مەگەر یعنی جەنگ ئەم شتانە گۆڕانکاریان بەسەرابێنێ ئەجین هیچ ئەگەرێک نییە تۆ لە ڕێی دانووسانی سیاسیەوە لە عێراقەوە کێشەی لە کێشەی کەرکووک و خانەقین و جەلەولا و سعدیە و شنگار و ئەمانە چارەسەر بکرێت بڵێ عێراق وڵاتێک نییە بە دانووسانی سیاسی بیکەی و ئیمکانێتی کوردیش لە ڕووی استراتیژی نیشنبڵدن و دەوڵەت دروستکردن و نەتەوە دروستکردنەوە بۆ ئاستە نییە کە یعنی توانای بەدەستهێنانی ئەم شتانە دەبێت ئێمە گرنگترین شت ئێستا پرسیاری سەرەکی کورد ئەوەیە ئایا لەم جەنگە بە سەرکەوتوویەتە دەرەوە یان نایەتە دەرەوە ئەگەر پرسیار بکەین کۆتایی ئەم جەنگە ینی پێتان وایە بە جۆرێک ئەشکێتەوە کە دوجارە بێ عێراق دابش بێت بۆ هەرسێ هەرێمی سونی و شیعی و کوردی یاخود نەخێر یەکێک لایەنەکان ئەتوان نزاڵ بن و ئەم جارش کورد ئەتوانین بڵین بەشە زەرەرەکی بەرەکەوێت ینی پێتان وایە چی ئەبێت وڵایی ئەجا ئەوەی شێکە لە ئاڵۆزیە سیاسەکان لەبەرەوەی ئەو شتە داعش بریتی نییە لە گروپێک بریتە لە جۆڵەی بلۆکی سنی لە ناوچەکەیە و ئەم شوێنە جیۆسیاسیش هێڵ بژاردووە لە ناو عێراق خۆیە و پرسیارەکەشی پرسیارێکی ڕاستەقینەیە جۆرێکە لە تەحەدا بۆ ئەو تەهمیشە درێژخایانەی لە دوای 2023ەوە هەیە و بەرژەوەندی کۆمەڵێک دەوڵەت و یعنی مەرج نییە دەوڵەتیش لە پشتیوانی بکە بەڵام کۆمەڵێ ئەوەی کە پێڵێن ئەکتەری ناودەوڵەتی بەڵام ئەکتەری بەهێزن لە سعودیە لە قەتەر لە تورکیا لە وڵاتانی دەریشەوە پشتیوانیەکەن ئەی هێڵنەوە نەک وەکو ئەوەی دامی تون ڕەوی بکەن وەکەوەی بیانەوێ ئەم وەرەقە سیاسیە بەهێز بکەن بۆی بتوان هەنێک مەرجی سیاسی بەسەر خودی شیعە بسەپێنن چونکە بمانەوە نەمانوێت تورکیا وڵاتێکە یەکێک لە ئەولەویاتەکانی ڕوخانی حکوومەتی شیعی بوو لە عێراق یا بەلایانی کەمەوە زەعیفکردنی سعودیە بە هەمان شێوە قەتەر بە هەمان شێوە وڵاتانی سونی عەرەبی نیگەرانن لە بوونی دەوڵەتێکی ئەوەی کە شیعە موهەیمن بێ بەسەریا بۆیە پێویستیان بە دەستکاریکردنی سیستەمی سیاسیە لە عێراقا چاڕوانی ئەوواکەنە حکوومەتەی لە عێراقا دروستە بێ پێی نەوترێ حکوومەتە شیعەکە پێی بوترێ حکوومەتێکی فیدراڵ نەک شیعی بێ شیعەش یەکێک بێ لە پێگاتەکان کێشەکەوەی ئێستا شیعە یەکێک نییە لە پێگاتەکان شیعە بریتە لە هەموو جسمی دەوڵەت لە عێراق بەڵێ دەست خۆش بێ کاگرامێر بەڵێ زۆر سپاس بۆ خالیشوانی ئەندامی خولی پێشووی پەرلەمانی عێراق کە ڕاستەخۆ لە شاری کەرکووک لەگەڵ مابوویت مەسعود عەبدولخالق چاودێری سیاسی کە ئەویش ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵ مابوو هەروەها زۆر سپاسی هەردوو میوانی ستۆدیۆ عەدنان عوسمان ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان ڕامێر مەحموود ڕۆژنامەنووسەکەین بەخێرهاتن